خاك جوانا بو من جيانا روح وجانا بافيداي كردستانا جاوي هموانا هي ويدلنا تنشيرينا بوشي جواني جيانا أم خاك جوانا بو من جيانا روح وجانا بافيداي كردستانا جاوي هموانا هي ويدلنا تنشيرينا بوشي جواني جيانا لاني أوينم تلساوي جينم كردستان هردوي جاري برينا لاني أوينم تلساوي جينم كردستان هردوي جاري برينا تو شادي وآذادي وما يسر في رازم بوتو بروح مهر أما دورازي أي كردستان هانا سمجان من تمنا بأوارا وبريشان نوري شاوان دايكم باوان روجي درلاتو هونا كم ندوان أي كردستان هانا سمجان من تمنا بأوارا وبريشان نوري شاوان دايكم باوان روجي درلاتو هونا كم ندوان بروتينم خلني شيرينم كرايم دادي دربم نادينا بروتينم خلني شيرينم لە مەراسیمی ڕۆژی ئاڵای کوردستان هەفتەی دوانزە ئەوەی کە دەمەوێت دەستپێشی قسەکانم بێ ئەوەیە بەر لە باسکردنی ڕۆژی ئاڵا دەمەوێت سپاسێکی تایبەتی مامۆستایان و پەروەردکاران و سەرپەرشتیاران و دەستەی کارژێڕی ناوەندەکانی خوێندن کەم وێڕای دۆخە سەختەکان بەڵام دەرگای قوتابخانەکانیان کراوەیە و هەروەها خزمەتی قوتابیانی کوردستان و منداڵانی کوردستان و پرۆسەی پەروەردە و فێربوونەکەن لە هەرێمی کوردستان. ئەم سپاسکردنە تەنها مجرد قسەیەک نابێ و ئینشاءڵڵا لە کۆتایی ساڵی وەکو ساڵی پار ئاماژەمان پێدا لە چوارچێوەی فەرمی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ هەموو بە ڕێزانەی کە و توانیویان ئەم پرۆسەیە ئیدامە پێ بدەن و خزمەتی پرۆسەی پەروەردە و فێربوونەکەن لە هەرێمی کوردستان. ڕۆڵی مامۆستایان بەرزە نرخێنین، سوپاسیانەکەین وێڕای ئەو دەستی و مماتەڵەیە کە لەسەر شایستە دارایەکانی هەموو فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان ئەکرێ، بەڵام مامۆستایانی ئێمە بە شێوەیەکی زۆر لە خۆبردووانە خزمەتی ناوەندەکانی خوێندنەکەن وێڕاوەی کە دۆخی داراییان باش نەبوو. بۆیە لێرەوە لە ناخی دڵمەوەکو وەزارەتی پەروەردەش دەمەوێت سپاسیشی بێپایانیان بکەم و هەوڵ و ماندووبوونەکانیان جێگەی پێزانینە و بە شێوەیەکی فەرمیش ئەم سپاس و پێزانینە ئاڕاستەی و مامۆستا عەزیزانە ئاکرێ. ڕۆژی ئاڵای کوردستان لە هەموو لایەک پیرۆز بێ. ئاڵای کوردستان هێمای ئاشتی پێکەوە ژیان تەبایی نێوان هەموو پێکهاتەکانی گەلی کوردستانە و سمبولێکی گرنگی ناساندن و هەروەها تعریفەکردنی کیانی هەرێمی کوردستانە لە ڕووی قانونی و لە ڕووی سیاسی و لە هەمان کاتیشدا ئاڵایەکە بۆ هەموو ئەو کوردستانیانەی کە لە چوارچێوەی هەرێمی کوردستان و هەروەها لە دەرەوەی هەرێمی کوردستانیش
شانازی بە ئاڵای کوردستانەکەن. ئاڵای کوردستان تەنها پارچە پەڕۆیەک نییە، بەڵکو نیشانەیەکە بۆ ڕەمزێکە، هێمایەکە بۆ هەموو قوربانی دانانەی کە خەڵکی کوردستان لە هەموو شوێنەکان بە ڕۆژانی سەخت و بە ڕۆژانی ناڕەحەتی تێپەڕیون تا گەشتوینەتە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لێرە لە باشووری کوردستان کیانێکی سیاسی و قانونیمان هەبێ بە ناوی هەرێمی کوردستانەوە. بۆیە ئەم ئاڵایە بە هیممەت و خۆڕاگری پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و هەروەها بە دڵسۆزی هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان ئاڵایەکی شەکاوا بێت کە تایە هاونیشتیمانیان لە سایەی هێمنی و ئاسایشی هەرێمی کوردستان بتوانن ژیانێکی ئاسوودە بەڕێ بکەن. لێرەشەوە پێویستە سەری ڕێز و نەوازش دابنێوێنین بۆ ژیانی پاچی هەموو شەهیدانەی کە لە ڕێگەی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان خەواتیان کردووە و شەهید بوون و ئێمەیان گەیاندووەتە ئەوەی کە کیانێکی سیاسی و قانونی و دەستوریمان لە هەرێمی کوردستان هەبێ و بەشێکی گرنگی مافەکانمان جێبەجێ بێ. سەروەری شەهیدانیش بارزانی نەمر و کاک ئیدریس هێمیشەلایات. دووبارە سوپاس و پێزانین بۆ ڕۆڵی مامۆستایان. ڕۆژی ئاڵا پیرۆز بێ، وێڕای هەموو ناڕەحەتیەکان، بەڵام قوتابیانی ئێمە لە ناوەندەکانی خوێندن گرنگە کە باسی ئاڵای کوردستانیان بۆ بکرێ و باسی پیرۆزی ئاڵای کوردستان و بایەخی ئاڵای کوردستان و ناسنامە و هێمایەک بۆ هەموو کوردستانیان و بۆ هەموو پێکهاتەکانی گەلی کوردستان بکرێ. سوپاس بۆ هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک. خۆشحاڵ بووین ئەمڕۆ لە خزمەتتان بووین لێرە لە مەراسیمی ڕۆژی ئاڵا سەرکەوتوو بن. ئەم خاکە جوانە بۆ من ژیانە، ڕوح و جانم بە فیدای کوردستانە، چاوی هەمووانە هیوای دڵانە، چەند شیرینە بۆچی جوانی ژیانە. ئەم خاکە جوانە بۆ من ژیانە، ڕوح و جانم بە فیدای کوردستانە، چاوی هەمووانە هیوای دڵانە، چەند شیرینە بۆچی جوانی ژیانە. لانەی ئەوینم سەرچاوە
غەمگیانم من تۆم نابێ